جێگری سەرکۆماری ئەمریکا مایک پێنس لە ڕۆژی یەکشەمە گەیشتە کۆریای باشوور لە سەردانێکی دەڕۆژەدا بۆ ئاسیا کە لە میانەی تەنگەشەکانی دۆرگەی کۆریادا دێت سەبارەت بە مەترسیەکانی کۆریای باکوور بۆ گەشەپێدانی توانیەکانی ناوکی و بەرگری. جێگری سەرکۆمار کە هاوسەرەکەی و هەردوو کچەکەی لەم سەردانەدا لەگەڵێدان بەریارە لە سەرەتای سەردانەکەیدا تاجە گۆڵینەیەک لە گۆڕستانی نیشتیمانی سیۆلدا دابنێت. ئەو هەروەها چاوەڕوان دەکرێت لەگەڵ سەربازانی ئەمریکایی و کۆریدا لە نێژوو نەوازشێکی ڕۆژی یەکشەمەی ئیستەردا بەشداری بکات و پاشان لە خوانێکی ئیوەراندا. جێگری سەرکۆمار ڕۆژێک پاش ئاهەنگی ساڵگاتی لێداکی بووی دامەزرێنەری کۆریای باکووردا کە بە ڕێپێوانی لەشکری و پێشاندانی موشک و کەرەستە لەشکریەکاندا بەڕێوەچوو گەیشتە کۆریای باشوور. مۆشەکەکانی کۆریای باکوور لە کاتی نیوەڕوودا تەقینەوە کە لە کاتێکدا دێت کەشتی فڕۆگە هەڵگری مەزنی ئەمریکایی بۆ هێز و باز و پێشاندان دەگاتە دۆرگەی کۆریا.